الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لقواعد كان باسي قيش بين أو ديري كذا فرمي الدين مبني على المصالح في جلبها والدرء للقبائح. دين بنياتنا لسروي كوا بدستهناني مصلحة جلب مصلحة والدرء للقبائح، يعني لما بس مفاسد هرسي مفاسد وخرابش بي دو لخوتي دور بخيوة. يعني الدين هاتي لو هرسي مصلحة لإنسان نزيك خاتوة هرسي مفسدتشا لي دور بخاتوة عندك مان لوي باسكرت أو دو ديري دوايش دخينين وكهر دسي تجير أو قاعدة بلام تن قاعدة فرعي ليدا بيتوا كبدري جباسي عندك دفر فإن تزاحم عدد المصالح تزاحم أو زايا يقدم الأعلى من المصالح. أجر تن مصلحتك تيجدي جيران لا تزاحمها تهاك زي دورين ازدحامه وانيا خلق شي زور بيكوبي كاتتسن مصلحتك ازدحام ياكل يقدر لدو يقدر سيارة كلا ترى فلايتي ازدحام دكاتن دبي هندك راوسن هندك برون زاروية مصالح شوها ازدحام دبيتن حمود بيكوبي زي بزي ناكريتن شي هاي بيج ديخي اوي برسترا اوي قورترا لمصلحتك كان وضده تزاحم المفاسد بيسواني وش اوي كمفسد كان خرابة كان تزاحم بكن وتيقدي بجيرين ناسار بيكتشيان أنزام بدي يرتكب الأدنى من المفاسد. هنجيني كتشي هيان خفيف ترى تشي هيان أهون ترى تشي هيان سوق ترى تشي هيان لخوار ترى أبيان هالدا بجيري لا مفسد كان بله أخف الضررين هردا بجيري إذا يواهي بشعري دي بنوعي ديكا تعبيري ليكرديا وشر الشرين ادفعا وخير خيرين اتبعا لنا ودو خيران شيها خير قولة تربو وشويني ويبكوا لنا ودو شران شيها الشر قدسك تربو أو يدفعك قولة كي دفعك قدسك كي وربقنا. أما باسمع كل قوتمان أما بينز قواعدي 5 كبرامان هي أو قواعدنا دقرينو لو أو بينزي زانان فرموتيانا قاعدة كان همو كوب كينوا دقرينو لو بينزي سرشي كيكميان الأمور بمقاصدها دوميان المشقة تجلب التيسير سيميان اليقين لا يزول بالشك سارميان الضرر يزال بينزميان العادة محكمة. تقريبا مسألة مصلحة أوانا دستنا الضرر يزال أخف الضررين أوانا هموي دستوا ناووي الضرر يزال كهرتي زرر شريعت هاتي لوي لاي بداتن. إذا ليرة باسي أو ما انكرد ليرة ديت السروي الضرر يزال يعني دفرمي لا ضرر ولا ضرار. حديث معنى بيغمبر صلى الله عليه وسلم دفرمي لا ضرر ولا ضرار. عندك وايلك دايتو درينا الزرر بخود بقينا نبخل شي بقينا ولا منا أصلا كي أويك علماء ليش عندايتو أويك نا سرتاءة الزرر بقينا بخرشي لا تورا زررك دس بيبكا وانا لمقابل زررش زرر لخرشي بدا. يعني كو ماليك شي بفوتيني بسوتيني هرتشي شي لبكي تلفي كي او زررت بيجيانت ادي اگر كابرايك ماري توي سوتان زرري بيجياندي لمالي تلفي كرت اتولوت هي بتي لا عقوبه وي مالي وي بسوتيني ولا ماذا فرمنا دبي اتو بتي باي او اندي حق كيلي وقريو تعويذ كيلي وقريو كابرايك مري بردا ناو زراعتي يكشي زراعتك كيلي شيواند بششي لي خراب كر لوي هي بري منش سبين لتولي هندي لتم زراعتي مركاني خوم دي خمناوي زراعتي وي تيك دمنا او زراعته دقر سندري باي سنديا بقدر اوي دبي تولي باري بداتن بقدر اوي باري بداتن او ضرارك بري بله او نوع ضررانا قصاص رونادا لبرويت لو تلفي ما رودا ذات قازان زكاي لوي ماري ويش تلف بو ماري توش تلف دو تلف بو رويدا نا لوي او قصاص رونادات بله او ما بس لا دستيا
ئەوانەی کە هێرش دەکەن لەسەر موسڵمانان لە مەسەلەی جیهادی ئەتوش هێرشیان دەکەیەوە سەرەوەی لەبەرەوەی ئەو زەرەرەی کوفر بە زەرەردان لەوان نەبی ناڕوە، بە زەرەردان لەوان نەبی زەرەری کوفر ناڕوە، ناچار دەبی کاتوش زەرەریان پێ بگەینی بە کوشتن بی یان بە هەر نەوعەکبی بریندارکردن بی ئەوە لە حاڵەتی ناچاریە لەوەی یعنی ئەگەر پێویست نەبوو لەویش ئەتوو ئەوەی ئەنجام نادەی ئەگەر پێویستی نەکرد شریعەت هەر بەخۆ ڕێت پێ ناداتن کە مەسەن کابرایەک جەنگت لەگەر نەکاتن کابرایەک بەوەی ڕازیبی لە ژێر سای ئیسلام بژیتن ئەتوو دەرزێژی بکەی سەر لۆ ڕێ پێ ناداتن لەبەرەوە لە وەختی ئەو زەڕورەتە دروست نابیت هەتا ئەگەر کافریش بوو. ئیجابە لە مەسەلەی مەصالح و مەفاسیدەکەی باسمان کرد ئەسڵ شریعەت هاتیە مەسلحەت بەدەستبینی و مەفسەدەتیش لە خۆ دوور بخاتەوە. ئەوجا چەند قاعدەی فرعی لێ دەبیتەوە. یەک لەوانە المصلحة العامة مقدمة على المصلحة الخاصة. المصلحة العامة مقدمة على المصلحة الخاصة. أولا ناو مصالح مصلحي قشتي بيشي مصلحي تايبت دخري شتك مصلحة لبو تو وكو شخص مالي تو شتكيش مصلحة لبو عامي مسلمانان أو عامك بيش دخري لبو دعوة لبينا إخوة لبو جهاد لبينا إخوة مصلحته لبخشين أو زور ديتا بيشي أو كابرايك بتواوي لا دين إخوة جورتي بقاتن زاروي اشتشي دبخشيتن مصلحته لبو يك شخصي زكاتي داداتن أو كابرايا مصلحتكي لتشيا لو يك شخصي بيتير دكي خاني لو دكي يعني لنا وضع شي برك فقيري دا فقير يكي بيو دكي بلام چەندان مسلمان یان داوای و بانگەواز لە پێناوی خوای گەورە یان جیهاد لە پێناوی خوای گەورە ئیشی ڕاوەستایە لەسەر ئەو پارەی چی هەموو مقدمە ئەوەی مەسلحەتی عامەکەیە مقدمە لەسەرەوی بەڵام ئەوانەش وەکو باسمان کرد قاعیدەکان شازیان هەیە قاعدە لە بەرامبەر قاعدە ڕادەوەستیتەوە قاعدە لە بەرامبەر قاعدە ڕادەوەستیتەوە عینەن ئەو فەقیرە ئەگەر نانی نەبوو بخوا یعنی ضرورياتي ژیانی نەبوو ڕۆژانە مار و منداری لە برسا خەریک بوو دەگرین ئەو جارە داوەکە باێ هەندێ هەبوو ئەو پرۆژە داوی ئەتو دەیدێ ضرورياتی هەبوو نەیدەگە وڵا کاکە ئەمن ئەو مەرکەزەی هەر قەپات دەکەم وانە لە بۆ هەندێک شتی کەمالیات بوو هەنجینێکە چی هە ئەعلایە ئێ فەقیرەکەی ئەعلایە لەبەرەوەی قاعدە چی دیکە دێتن بەرامبەری ڕادەوەستی چیها حاجەتی ئەشەدە چیها ئەعلایە هەنجینێکە ئەو دوو قاعدە دەبێت و مقارنە و موازنەیان لۆ بکەی موازناتی شەرعی موازنەی دەکەی یا مەسەلە لۆ نمونە لە کابرایەک گیرایە لە ژێردەستی کافرانە کابرای موسڵمان لە ژێردەستی کافران بیتن لە دینی لە ژیانی لە کەڕامەتی لە خەتەردایە لۆیە شەریعەت دەرێتن مەسلحەتی عامەی ئەگەر بەیت المال پارەی هەبوو لەسەر واجب دەبی لە بەیت المالی بدرێت ئەگەر جاروێ دەستکەوتی مجاهیدان کە گشتیە ئی مجاهیدانە ئیمام لۆی هەیە برێ وڵاو دەستکەوتتان نادەمیان هەمووی نادەم دیلان پێ ئازاد دەکەم ئەوان مقدمترن ئەگەر چی برێ وڵای کاکە ئەمە دەستکەوتەکە ئی هەزار کەسیە بەڵام دە دیلمان هەیە ئەو دە دیلە لە پێش ئەو هەزارەینە لەو حاڵەتەی ئەو دیلە لە پێشەوانە حتا ئیمامی مالیک دەفەرمیتن ئەگەر کەسێکی مسلمانان دیر بوو لە لای کافران هەموو مسلمانان تێری نەدەکرد لەوەی فدیەی بدەن هەموو مسلمانان لەسەریان واجب دەبی مالی بدەن لە هەموو عالەمی ئیسلامی مەسا الأقرب فالأقرب ئەوی لەوان نێزیکترە و ئاگاداری حاڵەتەکەیە لەسەری واجب دەبی پارەی بدال و فیدیەی هەتا ئەگەر وەی لێ هات هەموو عالەمی ئیسلامی پێکەوە ئیشتیراک بکەن دەبی ئەو مسلمانەی لەسەریان واجب دەبی دەربینن لە دەستی کافران لەبەرەوەی ئەو مەفسەدەی گەلک گەورەیە ئەو کابراایەکە لە سزن و لە ژێر دەستیوانە ئیهانە دەکرێت کە ڕا لە ژێر ئیهانەی کافراندایە ئەوە مەسلحەتی ئەعلا بە پێش مەسلحەتی دیکە دەیخسترێ ئەدی ئەگەر یعنی ئەتوو یان دوو مەسلحەت بەرامبەر یەکدی ڕادەوەستن یان مەسلحەتێک و مەفسەدەک یان دوو مەفسەدە ئەگەر دوو مەسلحە بوو گوتمان مەسلحەی ئەعلا لە پێش ئەدنایە مەسلحەی عامە لە پێش خاصەیە مەسلحەی متعەدیە
لبيش مصلحي قاصرة أوش تقريبا أو علماء تعبير يعني لكردية لقر عامة وخاصة كي تقريبا ليك دي نيزيكا يعني أتو بارشي دبخشي أجر زانيت استفاده لو صد كسي دبيتن لبروجيتي باشتر لو استفاده لبو دا كسي هبيتن استا زور زاروي وقف كلبير كرا لا إسلام دا زور اعتباري وقف كرا وقف مصلحته متعدية يعني مثلا لون مونا أجر من بريم ولاي أو بنايم هي أو بناي كاكا كريتي باش دكاتن كري كيدا كما وقف لو فقيران لو حفاظ قرآن لو أوقاف لا هر وقتی شارستانیت و دولتی اسلامی برز بو بیتوا اوقاف برز بو اوقاف زور بلاو بیتوا حتى لزمان صلاح الدين او ايوبي اوقاف هبوا لبو حيواناتي كورا صقو بشيلي كورا يعني شلا كابراك مرديا يعني او بوغوتي كاكا او باختي وقف بيتن لبو هر حيوانشي شلبو كورا بو خوي بي بخيونا ذكرا سن فرق لوين در موظف نو أو حيوانات أنا خواردن يان دريته وقفي لبو أوي كردية أو أن هرتياتو فكر لي ذكي أوقاف هبوة يعني استاب شارع جوركاني دمشق شاركاني وشي بغداد أو أنا أو شارع قديمة كان زور بي زوري أوقاف ودواء دستي بسر داجيله لو إمامي نووي درين جن مشتي خواردني بروبومي ناو دمشقي ندى خوارد يقول همو أوقاف دواء باش صدان صار وقف كان دستيان بسر جيرها چونکە وقف نابڕێتەوە هەتا ئەو کابرایە ئەو منفعەتەی دەبی بەکاربێ ئێستا ئیمامی عوسمان کە وەقفی هەیە لە باخچەکەی خۆی وەقف کردیە هەتا ئێستاش ئەو باخچەوی شوێنەکەی کە کرایتە فندق هەر وەقفە لە بۆ ئەو شوێنەی لە بۆ چێ لە بۆ مەسەلەن زواری بەیت الحەرام لەوانی وەقف کردیە زواری مەدینە ئەو وەقفانە هەمووی هەبوون ئەمە بەس لەوێ چییە ئەوە منفعەتێکی متعدیەیە كتعدادك اللي تندان كسي دقري لسر مصلحتك قاصرة دبي هل ببجير دريتن إنسان أو بزانيتن زور مهمة لا لبو طلب علم قتابياني زانس بخشين يان وقف كردن لبو دعوة لبو جهاد لبو أمر بمعروف ونهي لمنكر ما مستعانك لخدمة قرآني خلشي فير خلشي ذاك السنة وعلمي شرعي فير ذاك إنسان ما مستعك مثلا أو بكري كفالة بكريتن أو مصلحته شي زور قورية نكلة سروي أتو بيك دفعي بيان ديه بيك دفعي بديه يك شخصي أو شخصة بتني استفادة لي بكات سوك يستعوش لنا وخد شي ما هي إيوه هي صالحنا الزكاة هرد ذاته فقيرة شي خزمي خوي وشي لو فقيرة يعني باي خوشي هيتي هر أون دي زكاتي بيدا شي وبيناشي هرد ذاتوي تماشي حالي خرشي دي كناكا أو أقردو مصلحة لقر يكديبون أدي أجر مصلحتك ومفسدك برامبر يقدي راوستان أو تسدبيتن درء المفاسد أولى من جلب المصالح يعني درء المفاسد مقدم على جلب المصالح أو أنا هم تعبير يعني لكرا بلام أوش لتسكاتش يا أجر مصلحة ومفسدة متساويون وشي يقديبون هنجي مفسدة مقدم تلك مفسدة كنبي خرابة كنبي نك أتو ئیشەکی چاک بکەی بەقەدەرەوەی خراپەی تحقیق بکەی ئەوە نابێتن بەڵام ئەگەر چاکەکت کرد خراپەی لێ وەدیهات بەڵام ئەو خراپە کچکەتر بوو لە چاکەکەی ئەوە دەبی بەڵام وچی ویبی یان لەوی گەورەتر بی ئەوە نابێتن ئەوزۆ لێرە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام لۆ نمونە ئەوەی منافقەکانی نەکوشت وانە فرموي لو خلق نريتن والله أو أصحابي خويا كوشيتن كشتني هندك لمنافقان هندك درد سري لكور مسلمان هندك كردوا بلام هندك فتنة جورة تريلي دبوا فتنة جورة كاد سبو يكلوانا عشيرة كان ينهبوا بالبشتيان هبوا رنجا أو عشيرة أنا لا يعني عشيرة جرايو عصبيتي عن زولابة أو أنا لو دا كجرين فتنك لنا ومسلماننا أو سو خزرس لو يهبوا دروز بوبا يكلوانا دي كبيغمبر صلى الله عليه وسلم باسي ويدا كاتن خلق برينها أصحابي خوي كشت أو خلقان لا لدوري لو قبيلانا للروم لفارس سواء وضعك كوا هرد لما مدينة نفرك خركانك هبو إن قوتيان أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله كجانا ده هو سببك لبو أوي أو ناو أو خرابي بكار بين إشاعي بكر
ئەوەش بەڵگەیە لەسەرەوەی شریعەت مراعاتی لایەنی چش دەکاتن لایەنی تێگەیشتنی خەڵکی دەکات لەو ئیسلام یعنی ناوی کەسێک برێتن وڵی ئەمن هەموو شتێکی دەکەم مراعاتی ئەوەی ناکەم خەرک چ دەرێ و چ نارێ وشی هەندێک مۆسان هەتا شێوازی کوشتن لۆ نمونە ئێستا مەسەلەن لە شریعەتی ئیسلامیەکە کەسێک حەق بە حەقی سەتاسەتی خۆی بە قازی و شت بچەسپێتن کە بکوژرێتن ئەتوو لەو سەردەمەی بەنەوعەک بیکوژی سەری پەلدەی دەبیتە سەوە بەشی شێواندنی وەزاکەت ئەوەی لۆ دەکەی خۆ شریعەت نەیگوتێ ئیلاوها بکە خۆ نەیگوتێ ئیلاوها بیکوژە مەسەلەن ئەگە کەسێکی کوژبی یا لە جیهادە ئیلا ئەوها بیکوژە ڕاستە کە دەفەروی فەضار بەرریقابی بەڵام ئەوەی نەکردیتە مەقسەدەك لە مەقاصد ئیلا دەبی جێبەجێبێ بە قەتل لە چەندان ئاەتی دی فەرمووی قاتیل بیاکوژ مەبەستم لە چییە لە مەسەلەی سیاسەتی شەرعی و ئەوانە زۆر حیساباتی ئەو شتەش دەکرێتن زۆر حیساباتی ئەوەی دەکرێت دوژبنانێک دەکەونە بەردەستت ئەو دوژبنانە خەڵکیان کوشتیە ئەتو شارێکی فەتح دەکەی خەڵکیان کوشتیە زۆر مشکلیان لە بۆ تو دروست کردیە ئەسڵ ئەوەیە تەماشای مەسلحەتی ئیسلام دەکرێت مەسلحەتی ئیسلام و موسڵمانان مەسلحەتی قەزیەکەی نەک دری خەرچی یعنی مەسە پێغەمبەر صلی الله علیه و سلم مەکەی فەتح کرد خەڵکانێک هەنا مشریکن ئەو مشریکانە بمینێنەوە باشترە لە ژێردەستی موسڵمانان بەرەبەرە هەوڵیان لەگەر بدرێ ئولفەتیان بکرێ مؤلفەت قلوبکم وەنیا قلوبهم بمینێنەوە باشترەیان بکوژرێن و چی هەلە بۆ مەسلحەتی موسڵمانان باشترە دەبی حسابی وەی بکرێ لۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم کەسی وا هەبوو بڕیاری کوشتنیدا کەسی وا هەبوو ئەبوو سوفیان و بە عامی خەڵکی گوتی اذهبوا فأنتم الطلقاء بەڵام هەندێکی خاص نە ئەوەی دەکوژرێ دەبی لە بە هەندێ بکوژرێ برێ واللهی ئەوە وەختی خۆی بابی منی کوشت وەختی خۆی باپیرمی وەختی هەندێک لە موسڵمانان کوشت ئەو های لەمە کرد ڤیدیۆی هەیە ئەو ها تەعزیب دەدا بەس کوشتنی وەی ئێستا باش نییە لەو موسڵمانان نابی لەبەر ئەوەی بکوژرێ نە ئەوەی ناشکوژرێ لەبەر هەندێبی وڵای ئەوە خزممانە و نێزیکمانە و لە عەشیرەتمانە ئەگەر چی زەرەری لۆ ئیسلامەتیش هەیە لە بە هەندێ ئەوەی عەفو دەکەی ئەدی دەبی چێ حکم بکاتن مەسلحەت و مەفسەدەی موسڵمانان لێرە دەستی وەلی ئەمری حاکمی موسڵمانان کرایتەوە لەوەی چه قەرارەکی بدە عەفویان دەکا دەیان کوژی یان بڕەچیان سزن دەکا یان چیان لێ دەکا یعنی هەتا مەسە وەدەرنان وڵا وەرە وەدەرینێ ئەخەوەش مەسلحەت و مەفسەدەتی تێدا ئەوانە هەموو دوژمنت بووینە پێشەت و خەڵکانەشیان کوشتیە بەس ئەو ڕات و بەسەریاندا زاڵ دەبی ئەگە وەدەریان بنەی لۆی هەیە وڵاتەکانی دوژمنت ئیستیفادەیان لێ دەکەن وەکو معارەزەک ئەوانش کوتلەشی دروستکە سبەینێ بێن دژایەتیت بکەنەوە ئەگەر لە ژێر دەستت بن ڕاستە زۆر ناخۆشە کە سوکاری کوژراوەکان دێنن وەختی خۆی ئەوانە دەسەڵاتدار بووینە ئەمەیان ئەزیەتدایە دەیان بینن بەس لە ناوڵاتی خۆت مینێنەوە لە ژێر چاودێری تودا ناتان زۆر حەرەکەی بکەن لەو شتانە هەمووی مراعاتی مەسلحەت و مەفسەدەی ئیسلامەتی دەکرێت نەک مراعات و مەفسەدەی حاکم بەخۆی ئەوش ئەو مەسەلەی مەسلحەتی کە باز دەکەی مەسەلەی حاکمی دەرێ حاکم دەبی هەر چونکە لە مەسەلەی حکومڕانی ئیسلام وەکو شریعەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالە کەمترین تەفاسیلی دایە زۆر دەستوالای کردی ئێستا لە نوێژێ دەستوالابوونی ئیجتیهادی زۆر هەر تێدا نییە وەنی هەموو شتێک دەستت کوودەگری هەیئاتەکان هەموو شتێک باس کرا بەس دەبینی لە مەسەلەی حکومداریکردن بەس شتە ئەساسیەکان باس کرا وانە دێ سەر تەفاسیل لێگەڕایە بەڵام کە لێگەڕایە لە بەرۆی زۆر گۆڕاوە متەغەیرە پێویستە حاکم بەپێی مەسلحەت بڕیار بدا نەک بەپێی تەشەهی عولەمای ئەهلی فقه دەرێن بەپێی شەهوەتی خۆی نابرێ وەڵاهی لەوەی خۆش بن ئەوەی ئەو هالێ بکەن ئەوەی سزن کەن ئەوەی ئەو عقوبە بدەن ئەو بڕیارەی بابچین لەگەر فلانە وڵاتی پەیوەندی ببەستین لەگەر فلانە وڵاتی پەیوەندی نەبەستین شەڕیان لەگەر بکەین هەمووش هەردووش بنن هەمووشە کافرن مەسەر لۆ نمونە ئەدی بە چ بڕیار دەدا بە مەسلحەتی ئیسلامی موسڵمانان ئەگەر نا ئەوە دەبێتە خیانەت لەو پۆستەی کە وەریگرتیە پێغەمبەر صلی الله علیه و سلم وهای کردی هاتیتە مەدینەی لەگە هەندێک کافران حلفی کردی بتپەرست بیژنە لەگەر هەندەکان جەنجی کردی لە سەرەتای حیساری خستە سەر قوڕەیش وچی هاتە مەدینەی لێ نەدەگەڕە کاروانەکان بێن ونیە پاش 6-7 ساڵی لە سەردەمی سولحی حودەیبیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بەخۆی واستەی لە قوڕەیش کرد کە قەبیلەک گەنمیان لە قوڕەیش گرت هاتنە لای قوڕەیش هاتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم
قسەی نارد گوتی ئەو قەبیلە با گەرم بچی لە بۆ مەکەی عینەن ئەهلی مەکەش بوون لەسەر چ ڕاوەستە لەسەر مەسلحەتی پرۆژەکە و قەزیەکەی ڕاوەستە طبعا ئەوە زۆر مهمە تێگەیشتنی لەبەرەوەی تێنەگەیشتن لەوەی زۆر کێشە و بێشەی لەو مسلمانە لەو سەردەمەش دروست کردیا کابرا هەنجینێکە دەرێتن ئەم گەرمم ئەوە کافرن دەبی بکوژێنەوە ئەوە کافرن دەبی ئەمە شەڕیان لەگەر بکەین نابی لۆ ئەوەش کافرە ئەوەش کافرە لەگەرەوەی سولحت هەیە لەگەرەوەی بازرگانی دەکەی لەگەرەوەی ناکەی نادەبی لەگە هەمووان بی ئەوە شتە وجودی نەبووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شتە کو دەکرێت بە یەک وەختێ گەورە تو لەگەر هەموو خەڵکی دنیای بە شەڕ بی هەرچی مسلمان نەبوو ئەوە هەمووی دەستەوە ناو ئەو قاعیدەی کەش ئینسان شارەزابی لە قاعیدەی مەصالح و مەفاسد ئەوانە لێک بداتەوە بە تایبەتی ئەوانەی گەورەی مسلمانانن ئیجا لە ئەدی ئەگەر ئەوە دوو مەصالح بوون باسمان کرد مەفسەدەک و مەصلحەتێک بوو باسمان کرد ئەدی ئەگەر دوو مەفسەدە بوو هەنجینێکەوەش دیارە کە عکس دەکرێتەوە چی هەی مەفسەدەی کەمتر بوو ئەوی هەڵدەبژێری ئەتو ناچاری دەبی یەکەشیان هەر بکەی ئەگە پێت کرا هۆرد و مەفسەدەی نابی بکەی بەس ئەگەر پێت نەکرا مەفسەدە ئەخەفەکەی دەکەی ئەوەش نمونەمان زۆرە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام بە عائیشەی فەرموو لولا أن قومك حديث عهد بالجاهلية لأمرتهم بهدم الكعبة ونيا أجر أو قومت لبر هندي نبان كتازا مسلمان بوين ونوين لسر جاهلية أمر مذكر ككعبي هدم بكن وبنياي بنينو لسر قواعد إبراهيمي لبروي وقت خوي كعبة كقريش بيشي هاتني بيشي وبيغمبر صلى الله عليه وسلم بيتا بيغمبر لا فاوي توجبو قريش كعبيان بنيات ناوة بلام ئەو ئەوەندەیان دەزانی نابی بە ماڵی ڕیبابی ماڵی صاف و حەلالیان هەر هەندە بەدەستکەت کە بەشی ئەوەی نەدەکرد کە لەسەر قاعیدەکەی ئەوها بە گەورەی دروستکەنەوە بەشێکیان بەجێهێشت ئەو بەشێک کە بەجێیان هێشت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر لەبەرەوەی نەبی خەڵک زۆری لەکن گەورەیە دیسان کەعبە بڕوخێت و دووبارە دروست بکرێتەوە دەمڕوخاندەوە و لەسەر ئەوە گەورەکەی کە ئیبراهیم دروستی کردبوو لەسەر ئەو قاعیدەی دروست نەکردەوە کەواتە لێرە دوو مەفسەدە تێک دیجیرە مەفسەدەک ئەوەیە کە کەعبە بڕەچی بەجێ مایە مەفسەدەچیش ئەوەیە خەڵکانێک موچینە هەڵبگەڕێنەوە یان قسەی بکەن خەڵکی سارد بکەنەوە فیتنەک دروست بیتن برێن محەممەد عەلەیهی سڵات وسەلام کەعبەی وا دەڕوخێنی ئەو مەفسەدەیەی هەربژارد کە با کەعبەکە هەندێکی لەگەر دانەبیتن ئەوەی هەربژار لەسەر ئەوی دیکە عکسی کەوە دەبیتە مەسلحە خۆی هەردوو مەسلحەتێک جیران عکسەکەی دەبیتە مەفسەدە لۆ نمونونەکان لە هۆرد و چی دەتانی بەکاربێتن هەردوو تێک جیرانی مەسلحە و مەفسەدەی نمونونەکان بەکاردێن لە بۆ هۆرد و چی یان ئەوجە زاروێ ئەوە لەلایەنە فقیەکەش ئەوەی یعنی لە خلافی ئەهلی عیلم دروست دەبیتە مەسەلەن نمونە کابرایەک مضطر بوو لەژێر ئیحرامیشدا بوو ناچار بوو هیچی بەدەست نەکەت یان گۆشتێک هەبوو ئیر ڕاوکردنێ و دەیتانە ڕاو بکە گۆشتێک هەبوو مردارەوە بوو چی هەی بخواتن هۆردووچی ئەمە مەفسەدەیە مردارەوە بوو هە حەرامە لە ئیحرامیشدایە ئەوی ڕاوی بکاتن هە حەرامە چی هەی بکاتن لێرە من بەسمان ئەوە نییە لایەنە فقیەکەی وا هەیە بەلێکدانەوەی قاعیدەکان زاروێ اختلاف دروست دەبی هەندێک گۆتیتیان مەسەلەی مەیتەکەی هەموو دەمێ حرامە لەوەندەی بالۆی حرار بیتن هەندێکە گۆتیتیان نا سەیدەکە هەر پاکە سەیدەکە پاکە ئەلێوێن دەر لەبەر شتێکی عاریض کە مەسەلەی ئیحرامە لێی حرام بووە با لەوێ سەیدەکەی بخواتن ئەزم بەسمان لەوەیە کە تەزاحومی مەفاسد ڕوو دەداتن هەر ئیش ناکە لە مەفاسیدی زۆر جار ئەو ئینسان تووشی وەی دەبیتن یا یەک لە بەکارهاتنەکان کابرایەک تازە موسڵمان دەبی یان دوور بووە لە ئیسلامەتی کەسێکی دوور بووە لە موسڵمانان خراپە کار بووە ئەتو یەکسەر لە هەموو شتەکان لەگەری دەست پێ مەکە مەسەڵەن دەبینی ئەنگوستی لەشی مچینە سەعاتێکی زێر ئەنگوستیەکی زێری لە دەستیە هەندێک شکل و شێوەی هەندێک شتی حرامی هەیە حەریرەکی هەیە ئەوەیە بەس نوێژی ناکە ئاگای لە ئیسلام نیە ئەتو لە چی لەگەری دەست پێ دەکەی لە ئیسلامەکەی پێدەناسێن ئەو زە دوایە بەرەو نوێژی دەی با نوێژەکانی بکات
ئەو جدوایە بەرەو ڕۆژی لە شتە گەورەکانەوە لەگەری دەست پێ بکەی ئەو زەلو شتە گچکەکان لۆی ئەوەش لە مەسەلەی داعوە و بانگەوازی زۆر ئیستیفادەی لێ دەکەی یعنی مەسەل لۆ نمونە زۆر زاروێ ئەمە مامۆستایان بەعام تەرکیز زۆر لەسەرەوەی دەکەین دلیلی بینینەوە لە بۆ حەرام و حەلالی حەرامە ئەوش بەڵگەکەیتی موسڵمانی نەفلان شت حەرامە ئەو خوای گەورە پێوە ساسم وای فەرموو دەبێت و خەڵکەکەی بخینەوە ئەسڵەن موچینە خەرکەکە قەناعەتەکەیان زۆر نەچەسپابی بەوەی ئیمانیان بە حەلال و حەرامەکەی هەبی لۆ حەرارە و لۆ حەرامە موچینە کابرایە گەنجەکە خەڵکەکە لە مەسەلەی حەرام و حەلالەکەی دەبی ئەتوو بێی ئەسلی بیر و باوەڕی لە دڵی بچەسپێنی ئەسلی بەڵگەکانی خودایەتی ڕۆژی دوایی بەڵگەکانی پێغەمبەرایەتی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئیهتیمام بەوەی زیاتر بدە بەڵگەکانی ڕاستی قورئانێ یعنی تو بەڵگەی قورئان و حەدیثی لۆ دەینیۆم چینە و گومانی لە قورئان و حەدیثی لۆ دروست بووە لۆیە دەبی بزانی ئەو کەسێ قسەی لەگەر دەکەی لە چێن دەرە کێشەی لە چێن دەرە لەوێ ڕا لە بۆی بچی ئەوانەش هەمووی ئینسان ئیستیفادەی لێ دەکات هەر لە مەسەلەی کە لەو سەردەمەی مەسەلەی عەسریە و زۆر بەکاردێتن مەسەلەی چوونە پەرلەمان و نەچوونە پەرلەمانی لەلایەن موسڵمانان یعنی برێیان نەرەی چوونی مەفسەدەی تێدایە نەچوونیشی موچینە مەفسەدەی تێدا بیت ئەوزە ئەوە دەچیتە ناو بابەتی ئەوەی چی هە مەفسەدە گەورەترە چی هە گچکەترە طبعا ئەوە بە پێی وەزع و حاڵەکە دەگۆڕێ بە پێی وەزع و حاڵەکە دەگۆڕێ ئەسڵ ئەوێ مادام طبعا ئەوانەی ئەو ڕەئیان هەیە دەرێن هەر نابی بچی بە هیچ نەوعی لەبەرەوەی مەسەلەی تەشریعی تێدایە ئەوانی دیش دەرێن ئەو کەسەی کە دەچی وەکو موسڵمانان دەنجی خۆی بەرز دەکاتەوە دەرێ شریعەت ئەمن دەرێم تەنها خوای گەورە مافیدانانی شریعەتی هەیە و قورئان هەیە هەر شتێک لەگەری تێک بگیرێ لۆت نییە مناقەشەی بکەی ئەمن دەنگم بەرز دەکەمەوە کەواتە ئەو کابرایی دیکە کە عەلمانیە و وەنارێتن ئەمن پێم ڕاگەیاندیە بە هەموو خەڵکی کە شتێک لەگەر شریعەت تێک بگیرێتن ئەم وەکو موسڵمان قبولی ناکەم کەواتە ئەو لایەنە ئیفسادەم دەرێ لادا بەڵام لەگەر هەندێش دیسانێکە لۆ هەر واقعەتی مەسلحە و مەفسەدەی تێدا لە نمونەی مەسەلەی مەساڵح و مەفاسیدی هیجرەتکردن لە بۆ وڵاتی کافران ومانەوە لە ناویان ئەسڵ ئەوەیە ئەوە جائز نییە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی موسڵمان و کافر لا ئەتەڕاء ناراهما نابی ئاگری یەکدی ببینن وەختی خۆی کە کابرا مەسەلەن لە شوێنی خۆی ئاگرەی دەکردەوە لە شوێنی خۆی دەکردەوە ئەو وەکوون کینایەتە لە بۆ ئەوەی دەبی لێکدی دوور بن موسڵمان لە ناو موسڵمانان بی کافریش لە شوێنی خۆی بی لەبەرەوەی موسڵمان تووشی فیتنە دەبی لە دینی ئیسلامەتی هەرەوە نییە تو هەندێک شعائری تایبەت بە خۆی جێبەجێ بکەی ئەوەی کە دەفەرمیتەتی وەسارق وەسارقەة فاقطعوا ئەیدیەهما ئەو واوی جەماعەیە لۆ منیش دەکرد چی لۆ توش دەچی لۆ ئەوی دیش دەچی ئەوەش ئەمرەکە لە ئەمرەکانی خوای ئەتوو کە لە ناو وڵاتی موسڵمانان ئەو حکمە خواییانە جێبەجێ بکرێتن ئەتوو لە ناوی بەشداری ئەگەر بەس وشی دەرێن سەوادیان زیاد بکەی لە وەختی جەمعی موسڵمانان ڕەشایەتی زیاد بکەی ئەتوو ئەوەندە دەبیتە قووەتێک لۆ موسڵمانان بەڵام لە هەندێک وەختی ناچاری کابرا جاروێ ناچار دەبی هیجرەت بکات لە وڵاتی کافران ڕێ پێدەدرێ ئەگەر بە شەرتە چی مەفسەدەی چوونە ناو کافران زیاتر نەبی لە مەفسەدەی نەچوونی ئەوجا ئیوا هەیە لە بۆ عیلمەچی دەچی کە زۆر پێویستە ئیوا هەیە لە بۆ نەخۆشیەکی کە ئەگەر نەچیتن مەترسی لەسەرە لەوێندەر وڵات لۆ وڵاتی دەگۆڕێ وڵات هەیە مەفسەدەی زیاترە شەرت و شروعی خراپ لەسەر موسڵمانان دادەنێ وڵات هەیە ئەو شەرت و شروتانە دانانێ هەموو ئەوانە لێک دەدرێتەوە ئەوجا بڕیار لەسەر ئەوەی دەدرێ ئەو کاتە بچیان نەچی لۆ فتوادان لەسەر ئەو شتانە یعنی ئەوە فتوای دەوێت قسەکردن بە عام ناکرێ برێ کەسێکی بڕۆ وڵا بڕۆن وڵا مەچوون دەبی کەسەکە بێ حالی خۆی لۆ مفتیەکی شارەزا ڕوون بکاتەوە ئەو مفتیە فتوای لۆ بدە لۆ حالی ئەو کەسەی دەدا ئەوە لۆ یەکەچی دیکە نەوعەچی دیکە فتوای دەدات ئەوجا ئەستەکەی باتە ئەوەی بەس بی وصلی الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم Oh